ئەنجا ئەم قورئانە خۆی کە سەیریەکەی چ کەسێک هەیە و چ کتێبێکیش هەیە خەڵکێک ئێستا لە خۆیەوە بڵێ ئەمریکا و ئۆکرانیا شەڕیانە بێت دوایش ئۆکرانیا زاڵە بێ سەر ئەمریکایە دوای 6 ساڵی تر کەسێک نییە وا بڵێ بەڵام قورئان وەختێک کە باسی ڕۆمەکان و فارسەکانی کردووە لە سوورەتی ڕوومە ئەلیف لام میم غولیبەت الڕوم باسی ئەوەی کردووە عەرەبەکان تەقەی سەریان نەهات لێ یا گاڵتەیان بە پێغەمبەرە کرد عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆیە جاری وا بوو مەسەلەن پێیانەوت محەممەد عەلەیهی سەڵاتو وەسەلام پێیانەوت محەممەد شێتە بەس ئەمانە عیبارەتی شێت نین چونکە ئەوان خۆیان کە زۆر بە عاقڵەزانن ناتوانن وەگەم سوورەتە بنووسن پێیانوت محەممەد ساحرە سحربازیشیان لەناوا هەبوو سحربازەکانی تر نەیانەتوانی یەک سوورەتێ بنووسن پێیانوت دەمە یەکێکی کە فێری کردووە باش ئەوان تیجارەتیان هەبوو لەگەڵ شامە و تێکەڵ بە ڕۆمە بوون و بە یەهود و بە نەساڕای نەجران و بەوانە تێکەڵاوی ئەی بۆ کەسێکی تر فێر نەبوو دوای ئەم تەحەدای قورئانە کە هەر بەردەوامە هەتاکو ئێستاش کە زمانی کۆمپیوتەرە بە هەر زمانێکیش کە هەیە خەڵکێک بۆچی ناتوانێت ئێستاوەکو قورئانە بنووسێ لەبەر ئەو شێوەی نەظم و بەرنامەیە کە تایەتی قورئان ئیشارەت تێدا بەوەی کە شەڕە قەومەیە لەبینی ڕۆمەکان و فارسەکانە ئەوە لە سوورەی ڕوومایە دوایشە فەرمێت چێ سەرەکەوێ بەسەر چێیە چونکە کە فارسەکان سەرکەوتن بەسەر ڕۆمەکانە عەرەبەکان مسلمانەکان عەرەبە مسلمانەکان یان خۆزگە ڕۆم سەرکەوتنە چونکە ڕۆم عەلە لەقەل ئەهلی کتابن سۆز و عاتیفەیەکیان لەگەڵیانە هەیە دوای ئاەتە هاتە خوارەوە کە خوای گەورە باسەکات کە فەرمێ ڕۆم سەرەکەوێتەوە بەسەریانە في بضع سنين كلمدي 5 و 7 بۆ 9 ساڵە بضع ئەنجا فەرمێ ويومئذ يفرح المؤمنون بنصر الله لو ڕۆژەشدا مسلمانان دڵخۆشە بن بە سەرکەوتنی خوای پەروەردگار سەرکەوتنی دینی خوای گەورە خەڵک وەیە زانی بۆیە زۆر لە مفەسیرەکانی هێشتا هەر هەندێکیان وایان لێکدا بووە کە مسلمانەکان دڵخۆشە بنەوە بە سەرکەوتنی ڕۆمەکان بەسەر فارسەکانە بەڵام کە سەیری تاریخەکەی وەختی هاتنە خوارەوەی ئەو باسە ئەو ڕۆژەی کە ڕۆمەکان سەرکەوتن بەسەر فارسەکانە هەمان هەفتەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سەرکەوتووی چووە مەککەوە يومئذ يفرح المؤمنون بنصر الله لمكة يعني مثلا القرآن فرميتي تبت يد أبي لهب وتب أم پیاوە ئەچێتەناو ئاگری جەهەنەمەوە ئەی باشە خەڵکێکی تریش هەبوون زۆر دژایەتی پێغەمبەریان کردو عەلەیهی سەڵاتو وەسەلام زۆر تند و تیژ و دڵڕەقتریش بوون لەو لە ئەبوو لەهەب کەچی لە هەمان کاتە ئاەتیان لەسەر نهاتووە خوارەوە چونکە ئەمە خوای گەورە ئەم ئاەتانی ناردووەتە خوارەوە ئەزانێ ئەمەیان کە عومەری کوڕی خەتابە لەژێر تەعزیبی ئەوە خەڵک چاوی چوەر بووە لە زمانی جاهیلیەتیە ئەبوو لەهەب خەڵک تەعزیب داوە خەڵکی تەعزیب داوە بەڵام کەس چاوی چوەر نەبوو لە بەردەستی ئەوە کەچی ئاەت لەسەر ئەم هاتە خوارەوە لەسەر عومەر نهاتە خوارەوە ڕزای خوای لێ بێت چونکە ئەم مسلمانە بێ ئەو هەر بە کافریەم بێت خوای گەورە ئەیزانی کە ئەمە بە سوعبەتیشەوە نایە بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله ئەی محەممەد من وا ئیمانم هێناوە چۆن تۆڵێ ئەچێتە ئاگری جەهەنەمەوە هەر یەکێک لەم باسانە کە باسی غەیبن باسی تاریخن باسانێکی تری نادیارن